وەڵام مەلا کاکە حەمە سەیفوڵڵا وەک مامۆستا وەکو پەروەردگار وەکو خۆبەخش خۆخواز قوربانی دەر لە پێناوی میلەتی کووردا کە هەستی بەوە کرد بێ کە نەخۆشی کوشنگە لە ناو میلەتی کووردا نەخۆنەوەریە. ئەم پیاوە لە دێک یا لە چەند دێیەک ژمارەیە قوتابی کۆ ئەکاتەوە و ئەم قوتابیانە بە پێی بەرنمەیەکی تایبەتی خۆی دەرسیان پێڵێ بە خۆڕایی. مەلا کاکە حەمە ناوبانگی بەست ناوچەکە بەڵاوە ئەکاتەوە کە مەلایەکی زانایەک هاتووە و شێوازی وانەوتنەوەکانی ئەو جیا بووە لە شێوازی وانەوتنەوەی مەلای پێشتر. خۆی گەورەترین شۆڕش ئەم پیاوە کە سازیدا لە کوردستانە و لە ناوچەی گەرمیانە بووە هۆی ئەوەی کەوا بە نەمری بمێنێتەوە و چەندین نووسینشان لەسەر نووسێکێک لەوانە مامۆستای نەمرە.